لە پرۆسەی دەنگدانی تایبەت لە هەولێر بنکەی شۆڕش بۆ ئەفسەران و کارمەندانی بەرگری شارستانی دەست نیشان کرابوو. لەو بنکەیەدا لە کۆی گشتی دەنگدەرانی کە 964 دەنگدەرن ئەفسەر و کارمەندانی بەرگری شارستانی. وتەبێژی بەرگری شارستانی هەرێم دەڵێت بە هۆکاری تایبەتمەندی کارەکانمان تیمەکانمان کردوتە دوو بەش، بەشێکیان لە ئێشکگرین و بەشەکەی دیکەشیان بەشداری لە پرۆسەی دەنگدان دەکەن، چەند کاتژمێرێک دواتریش بە پێچەوانەوە. دوێنێەوە پلانی خۆمانماندانە هەموو کارمەندانمان کردوتە دوو بەش، بەشێکی لە شوێنی خۆی دەمێنێتەوە لەبەر هەر حاڵەتێکی نەخوازراوە یاخود هەڕووداوێک هەبێت، بەشەکەی تر دێ بۆ دەنگدان تا بەش ئەو بنکەی کە نیوەی کارمەندەکانی هاتووە بۆ ئێرە دەنگدانیان تەواو دەنجی خۆیاندا دەگەڕێنەوە بنکەکە خۆیان اینجا ئەوانی تر دێتەوە. لەبەرەوەی ئێمە ناوشار و دەرەوەی شاریش دەنگ لێرە دەدە لە دەنگدانی تایبەت بەپێی ئەو پلانەی خۆمانماندان. سوپاس بۆ خۆتا ئێستا بەڕێک و پێچی دەڕۆ هیچ گرفتێک نییە. پرۆسی هەڵبژاردن گرنگی خۆی هەیە و دەبێت هاوڵاتیان هەمویان پێکەوە بە یەک دەنگ هەموو بەشداری هەڵبژاردنەکە. لەبەرەوەی برین حەزمی خۆمان لە بەغدایە دیار دەکەین و ئێمە دەبی بە قەوەت و بە ئەوە بچینە بەغدایە هەتا نوێنەرەکانمان بە قەوەت بن، دەبی دەنجان پێ بدەین و سەرکەوتو بن ئینشاڵڵا. دوای دەنگدانیان کارمەندانی هێزی ئەمنی لەبارەی بەڕێوەچوونی پرۆسەکەەوە دەڵێن بێ کێشە دەنگماندا. داواش لە هاوڵاتیان دەکەن لە دەنگدانی گشتیدا بە گوڕوتینەوە بەشداری بکەن. زۆر هادیە لە سەعات 20 دقە من گەیشتمە ئێرە سڕەمان کرد ئەوە کەمان لە بارکۆتیدا کە محەتەکان پێگوتین محەتەی یەک ڕقم 134 بوو لە دەرێکە پێیان گوتین ئەندا ئەوکاندا کە هاتی نێژ لە محەتەی یەک سڕەمان گوت و داوامەوەیە شتەکە ئەنی پرۆسەکی دیموکراسیە هەموو بە ئەوەی خۆیان بێن و ڕێی خۆیان بدەن و دەنگی خۆیان بدەن و پرۆسەکە بەڕێک و پێچی بەڕێوە دەچیتن بە حامیش باشە و هیوادارمەوەی نهاتووە بۆ پرۆژەکە بیتن دەنگ بدا. زۆر گرینگە، زۆریش گرینگە. هیوادارم ئەوەی نهاتوو بێتن. پێویستە هەم خەڵک بەشداری بکاتن لەبەرەوەی ئازادی لە خۆت دەنگدان ئازادە لە خۆت دەنگ دەدەی بە چێ دەدەی کەس هیچ زەختێک نە لە ژۆرە نە لە دەریس کەسێک نییە. پێویستە هەم کەسێک دەنگ بدا ئەوەی کە لە خۆی نایە ئەوە بەخۆی بەرپرسە. پێویستە هەموو بەشدار بێت لەبەرەوەی مافی دەنگدانێت هەیە کە مافتێ پێویستە بێت بەشدار بی. لە ڕۆژی دەنگدانی تایبەتدا لە شاری هەولێر 85,793 ئەندامی هێزی ئەمنی مافی دەنگدانیان هەیە. بەسەر 79 بنکە و 385 وێزگەدا دابەش بوونە. لە پارێزگای هەولێر 108 کاندید لە 9 حیزب و 6 کاندیدی سربەخۆ ململانەی بەدەستهێنانی 16 کورسی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پارێزگاکە دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.